مەپرسە ئازیزەکەم چه حەسرەتێک لە دڵمایە بیرکردنێک بیرم کردووی بە خەیاڵی کەسان نایە بیری چاوە جوانەکانت بیری تەزۆی گەرمی گیانت خەیاڵی منیان بردووە بەرەو هەوارگی جێژوانت بۆ یازیز هەرچی زووە بگەڕێوە بۆ شارەکەم چاوەڕێیی لەمە زیاتر تەنیا مەکە نازدارەکەم من و تۆ پێکەوە جوانین بە یەکەوە کامەرانین بەبێ هەناسە یەکتری ساتێ ناژین و